گەلی کوردستان شان بەشانی لیژناو بەشەکانی قایمقامێتی سلێمانی دووکان و مارکێت و نانەواخانە و گۆشت فرۆشەکانی شار بەسەر دەکاتەوە. هەم لە پێدانی ڕێنمایی و ڕێنوێنی هاوڵاتیان لەسەر چۆنێتی بەرکەوتن و خۆپارێزیان، هەمیش لەسەر نرخ و کوالێتی شمەک و خۆراکی ڕۆژانە. لە مارکێتەکانە ئێمە بۆردی چاودێریەکەن بۆ جێبەجەکردنی ڕێنمایەکان گرنگترینیان ئەوەیە کە ئەو کەسانی خاوەن مارکێتەکانن پێویستە پێداویستی خۆپارێزی بەکاربێنن لە دەستکێش و دەمامک و پێداویستی خۆپارێزی دەستەبەرکەن فراهەمکەن بۆ هاوڵاتیان کە سەردانیانەکەن واتە هاوڵاتی کە چێتە مارکێتەکەەوە ئەگەر خۆشی ماسک و دەمامکی پێوە نەبێ لەسەر خاوەنکارەکەم مەرجە کە ماسک و دەمامکی باتی ئەنجام بچێت ناو دوکانەکەەوە. ئێمە دوێنێ یەک پێشنیاری تر هەبوو ئەیخێنە بواری جێبەجەکردنەوە کە ئەو شوێنانەی کە سەردانێکن ئەگەر کڕیاریش ماسک و دەمامکی پێوە نەبوو ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵ خاوەنکارەکە ئەکەین لەبەرەوەی کە ڕێگەنەیە هیچ کەسێ بێ جێبەجەکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی بچێتە ناو دوکانەکەی و بۆی کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دروست نەکات. ڕۆژانە لە ڕێگەی 38 میجیاوازەوە کە هەمویان سەر بە لیژناوبەشەکانی قایمقامێتی سلێمانین چاودێری وردی بازار دەکرێت تا دڵنیایی زیاتر بە هاوڵاتیان بدرێت لە ڕێگەگرتن لە هەر جۆرە بەرزبوونەوەیەکی نرخ و خراپی کوالێتی و بوونی خۆراک و شمەکی پێویست لە کۆگا و گەنجینەکانی سلێمانیدا. ئەمڕۆ هاتووی سەردانی ئەم سەمونتخانە و ناناودامان کردو ڕێنمایە تازەکان ئەوەیە کە ئەمڕۆ ئەبێ دەستکێش دەمامک کڵاویان لەسەرابێ ئەو کەسەی کە ئیشەکە لە ناونانەوەکانە ئەو کەسانەی کە ئەو کەسەی کە پارە وەرەگرێت بە هیچ شێوەیەک نابێت دەستکاری سەمون و نانەکان بکات و بیا بە هاوڵاتی وابێ حەبلێکی سووریشمان بۆ دانی ئەو هاوڵاتیانێک کە یەن بۆ نان سەرەکە دانیان و دوورکەونەوە کێ سەرەی بوو بێتە پێش و نانەکەی باتێ ئەمە بەنسبەت نان و سەمونونەکەەوە بەنسبەت ناو عینەکەەوە بێ پاک و تەمیز بێ ئەبێ ئەو نوێن ئەو ڕێنمایەتە نووسیانەی کە پێمان درراوە پابندێ پێوە و علاگەی نایلۆن بەکارنین بە هیچ شێوەیە ئایا بچووک بێ یا گەورە بێت. لە ڕێگەی لیژناو بەشەکانی قایمقامێتی سلێمانیەوە ڕۆژانە ڕێنمایی خۆپارێزی دەدرێت هەم بە فرۆشیاران و هەمیش بە کڕیاران تا لە هەر بەرکەوتە و مەترسیەکی ڤایرۆسی کۆرۆنا هەموو لایەک پارێزراو بێت. ئێستا وەکو ڕێنمایی تازەمانەیە ڕێنمایی بۆ گۆشتفرۆشەکان کە بە هیچ شێوەیەک گۆشت لە ناو شارەکانە سەر نابرێت تەنها ئاژەڵەکان سەر نابرێت تەنها لە گۆشتارگەی سلێمانی نەبێ تەنها لە گۆشت فرۆشەکانی ناو گەڕەکەکان کراون سنتەری شارەکان کراوەنین ئەو کەسانەی گۆشت لە کارمەندانی کە گۆشتەکە ئەفرۆشن نەبێ نازنامەی تەندروستیان هەبێ وەکو پێداویستەکان بەکاربێنن کڵاوە دەستکێشە دەمامکە بۆ یەک جار دیسپۆزەبڵ بێت ڕۆژانە 3 جار کاری تاقیم بکەن بەیانیان نیوەڕوان ئێوارن کە ڕۆژنەوانێ دواوە ئەو کارمەندانی لەوێ نازنامی وڵەتی تەندروستی هەبێ ئەو دوکانانە ڕێگە پێدراون کە ئیجازەی واتە مۆڵەتی ڤێتێنەری و تەندروستیان هەیە. ئەگەرچی لە سەرتاسەری جیهاندا ڕێژەی توشبوان بە ڤایرۆسی کۆرۆنا تا دێت ڕوو لە هەڵکشان دەکات بەڵام لە شاری سلێمانی بەراورد بە هەموو شوێنەکانی دیکە تا دێت ڕێژەی کەمتر تۆمار دەکرێت و ژمارەی ئەو کەسانەیشی کە چاک دەبنەوە تا دێ زیاتر دەبێت. هەموو ئەمانە ئەومان پێدەڵێن هەم لایەنە پەیوەندیدارەکان دڵسۆزانە ئەرکەکانی خۆیان ڕادەپەڕێنن و هەمی شاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن بۆیە ئەرکی هەموو لایەکە لێرەش بەدواوە تا تێپەڕاندنی تەواوەتی دۆخەکە زیاتر پابەندی ڕێنمایەکان بین بە ئەمانەوەمان لە ماڵەوە و دەرنەچوون و خۆ بە دوورگرتن لە یەکتری و شوێنی قەرباڵغ. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی.